خۆشەویستانم ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و کامەران بێت خۆشحاڵین جارێک پێ لەگەڵی ئازیز و خۆشەویستان بە یەک ئەگەینەوە لە ئەڵقەیەکی بەرنامەکەتان بەرنامەی هەمەڕەنگ ئومێدەواری وأتاني فريشة وسقط وسقط ودودة إسراحة براك ومستبيش كسر وأكون بقرآن إسراحة كثير يا الله يا الله يا الله شيء أم كاتب باش قربان بخير بي ماشي والرحمن تلك ولا ما نال بلا مصيبة أمريكا عليك قربان يكبر سياق زحمن نبي وشتان هالأهواء تتعامل باشا كانت أهواء نابي أهواء كده تعلاقه ووزني كيف وجري ما مصدر ليه علاقين لي نفر ليه علاقين لي نفر شني علاقين في اشتراكوا علاقين شو علاقين اللي انت في النهاية انت انا مثلا تبني حاجة كان كله عليه فرسيانة نفر البيت ولا في حسين مش بيقول شيء ها كافة هاي قلنا بالنوم مدي بس نشو حال جارت والي بيخوي تو شلون مدي بس تبشي مدير داري بقول بالي شو تواوا زيتون بس الروح هذه في الاشتجان او سيرشي بكره على غيره في بقول شو ايه عمل كافة والله تجارب بس تشينه ولا شيء كشوي أريد فالسيارة كم بينها خوشية هيتو أنا هم مشتركوا شيء ها ولجي خومي وتيه طاقة مثلا يا باشا وصبع أي لو حقي القرآن فريشة أو كابراء أو هم مشتركوا خواسري ومشرماني ليه سيريكا جاباتو على راني كشوي كترا Tuftaky, ładuntaky. Usadziłem posakę, dawano mi was bardzo był, mała szumali kacini piła, ja. Trochę tylko. ريزان بلى ولا كسم باوكك يعني بخير بيتوا بجيك سم او بركتي رمضان بركتي رمضان اول شي باوكا بحمشيلي وكريوا بو لو سيدي مو بس باوكا شكلك وبرد خمية وما تمشي شرينك يقول حبيبي ايه خمو توا جانا حبي دو حبي ما خلاص بيت حبي خمو اشتكى بخم دبوك وانا على دريبو بريد يا رمضان مردوم يا رمضان الشهر كوبرد تمشي شرينك شو لا اشتي واخر باوكا وتشيا لو سمعت يلا شي
شەو کڕی بووە کچم خوایاوێتی بیخۆین باشتر نییە ئەزانم باوکە گیان بەڵام شەکرەکە و بەرزە قڕی پێ بکەم بەسەری خۆمان تووشی شەلێ وەل شەکرەکەم بەرزەوە بەرز نێ قیل سابا منیم شەو تێ بکەم کوا پاشاکەی مێردی کوا پاشاکە لە ژوورەوەیە چیەکە ئەوە تا لە ئەی دەبانیکە بەڵا حەماڵەکە لە سەربانە خەریکە بڵا حەماڵەکە هاتوۆتەوە شتێ بانیکە تۆ وەرە سەبان یەکەم بڕۆ لە سەربانە خەریکیاوە دەبڕۆ خۆی بەساقی و خۆڕێەوە خۆی تۆڵە خۆمانیم بەسەر زوتی وەرە خوارێ ماڵکو مادۆتەوە بانگی یادەوەرە بانگە کۆرە شیروان بوو بە تیرۆکە پشتی چکە پشتم شەڵە بەخێر بێتەوە حاجی ئەمانگە الحمد لله بەدەست باکە بەلوتا بەس ئەمە چی ئەم خۆ دووسی دەبەس هەموو ئەوە خۆڕێکی دەچووەوە ترسی نییە ئەوەی ماڵکە گیان وەرە خوارەوەدین وەرە مناڵێ نەدین وەرە مەپڕتەقاوە وەرەناوە و سێوە و قۆخی گەهیوەیە وەرێرەوە بەخشبانی وەرە وەرێرەوە ما شاء الله ولو تريه ما شاء الله لەخوا خەڵەستا حەڵال کاخر ڕەمەزان خۆی بەخۆیەتی دوای بەربان نییە هیراگەبی ئەزانەی چۆنە مامە هەنارەکەی خۆی بەڵام سێوەکەم ئەو بۆ ئێخۆ خراپەی کوڕم هەسێو شەکرەکەی خەفیفە خەفیفە هیچ نییە بەڵام خۆشیە بەخوا ئەو دەکانە ڕەبێ هەموو پرۆژێک سێوێکی خوا ئەو دەکانە بۆ مەتەوەکە بەجێمانێش دوای دوشکەکانمان بێتە سەری خۆ بەش دەبیێڵە پارێزی بکە با ڕەمەزانش بێ پارێزی بکە کچی شیرم ئەمەنە لێم مەڵێەوە خاتری خوا قوڕت لێ بەسەرما خەمی ناکرێ قورچۆنەکە بەساتە ئەمەشتن و خواردن خزمەتی کە کێ خزمەتی دەکات قەی ناکە مەترسە لەبەرسی حەجی توێکی مامەجان بەسی حەجی توێ ڕۆژایی چی بۆ خواردن بۆ خاتی خوا بۆ خاتی پێغەمبەر ئاگانە خۆ بێ دیێدانی زەمانە بە شەرەفەکیش پێوتاتێرە بەحسان ئەدانیش کەشمان بکەوە ئەم دازانی چۆن بەسەرنا خراپە مامە خراپە بەخوا بە پێغەمبەر هەرزانیم هەرزانیم قوڕت لێ بەسەری منە هەرزانیم کاکە چۆنە ئەزانێت چی کرد بە خواردن هەرەوە نەماوە لێرەوە کوریکەی بۆ کەیتە تایشەکە بۆ خاتی خوا ماوە مامە چیەوە بەمفڕێنان بۆ دکتۆر چییە بێتاقەتی زۆرە ئەمەژنی خاوی لێری لەگەڵەکەم پارێزی ناکارێ و ناخوا پێم وتی مام پێم وتی بۆ خاتی خوا ئەمە تۆ چی والله دکتۆر جان بڵێم چیەوە ئێواران کە بامێ فەرمێت باوەڕ لەبێ لە باتی ئاوەکە جگەرەوە ئەوە جگەرێم خۆی ئاوایە کردم بۆ خۆی ئاوا چیام زانانی چۆن خۆی زۆربەی جگەرەکەشگان ئەوە مشکل ئێواران زۆر خراپە بە دوای بەربانیان کە بەڕوانکەشی یەکسەر خۆی ڕاستەکەیان باشە بۆ تەچی ناکە چی بکەم وڵای دەستگەرم خوارد فرسەتێکی زۆر باشە ئەو کەسانی کە جگەرە ئاژێشن لە ڕۆژێکا دە 12 ساعات هیچ ناخۆی یعنی تۆ جگەرەکە ناخۆی ئەگەر ئێوارانیش تۆزێ خوددان بە خۆتا بگری بەڕاستی فرسەتێکی زۆر باشە بێ جگەرەکە ئەمە یەکەم دووەم ئەو کەسانی کە جگەرە ئاچێشن ئێواران لە دوای خواردنەکە زیانێکی زۆر خراپی هەیە و ئەو خەفران نیکۆتینێت بە شێوەیەکی خەسترە ڕاستەمانی کە بەعیدەیەکی ڕاستیەکەیە نەکەلەوە زۆربەی کەس تاویستی جگەرەکان کاتەوە شەوە ینی هیوادارم لە مدۆوانە پێیسم دەرمانەوە نووسن بەڵام جاریشکە ئەوە دووبارە مەکەرەوە کە زیانی زۆر
خۆش گەرەکەم بەس خواوە بگرێت کە پێی جگەری کرد ئەمە بەڕۆژوو ترى هاوي يا دانی چی جاچی نخوارد والله یاشو بەڕاشی تیکسەوەچی باش زۆرم پێوتم مان زۆر لازم کاک حاجی تۆ هیچ شرقەیەک بێ بەڕۆژێ آخر نارێ آخر بۆی کی ئەم خۆت حاجی هیچ نەخۆشیەکەت هەیە لەو پێش والله شركة ضغط ئەی عیلاج و میلاج و مانە والله ولم كسوة ولا راسي إضافة مخوارد وحبي إضافي أنا والله شو عفيز ئەی خواردن چی خوارد والله خواردن باس ناكري ويا زۆر یعنی زۆر خواردووە والله ناس إيوانا خۆی لە ڕاستیدا ئێواران چەند جار باسمان کرد بۆ کاک حاجی ئێواران کە ئینسان نانەخوا خاصن ئەگەر بە ڕۆژوو بێ ئەبێ زۆر ئاگای لە خواردن بێت چونکە ئەو کەسەکە بە ڕۆژوو بێت لە ڕۆژە معیدەی بچوو بێتەوە گەدەی بچوو بێتەوە کە بچوو بووە تحمل خواردنی زۆر ناکە ئێواران کە خواردنیشی زۆری خوارد کە ئاوی خوارد شەربەتی کرد بەسەر ئاماستایی کرد بەسەر یەکسەر گەدەی یەکشێ کە گەدەی کشات چیە بێت لە دوای ئەوە یەکسەر تووشی ئازارە بێت تووشی ناڕەحەتیە بێت تووشی ئەو شانەوە بێت تاقەتی بێت کە ئێستا جەنابی تووشی بووی ئەو شانە هەمووی لەڕێیە ئێستا عیلاجی بۆ نووسم دەهات سەپاڵی کە لەسەر جوانیشی کە خاڵێ بزانە چوو کەنانی کەم خواردۆ چەند وەسعی باشە قەی ناکەم کاک حاجی ئەی هەستی ساحشی فاسێکی جوانی کە مەسەلەی سەریەکە باڵی خەباتە شەکی بکەم سەریەڵی کوولەکە شەکرەکەیە زانی چۆن دوکەیا پێی بڵێ پاشی و چی بۆم دێم بەلاکەن پاشی و پێس هەر چار بە ساخ بخۆنەوە بێ بۆ باشیەوە شتێکەرە بێ بیخۆی خوا پێ خەڵباجی باش کاکەجان ئێستا من عیلاج شتە بۆ نووسم باش بەڵام بەڕاستی بە ڕۆژێشکە بێوانێ ڕاستی ئەو ڕێنمایانێکی ئێمە تاکەین ئەگەر بە قسەی ئێمە بکەن بە قسەی دکتۆرەکان جارشکەوەتە لێنە بەسەر چاو بە قسە دەکەین دکتۆری هەلنەوەدا بە تایبەتی ئەوە زۆری ناخۆین حەوەکانجی بە تەغزی بخۆم وەکو خۆتان وتتان بەسەر چ